هيا من ئازاد مناوە خەڵک ئاوایی زەکریان خەریکی کاڵک فرۆشتنین ئەم کاڵک زەکریانیشە متەسفانە لە هەموو شوێنێکە ئاکریێ بەراوەکە ناڵان لە مەریوان نادایەنێن ئێژن بەناو زەکریان و تاویەکەن ئێژن کاڵەکەی زەکریان کاورەش نازانێت کە هین شوێنێترێ ئەچن خەڵگەی سێنن کاڵک ئێمە لەگرا ئەیدێنە 34 ساڵ پارەکە 15 بوو 10 بوو ئەیدەرە عەلانەکە خەڵ شێواندیە چلێمان ئەم کاڵک زەکریانە خاسیەتی زۆرە بۆ ئینسان نە کووتێکە نە ئاوێکە تەبیعیە هەر کەسێکی بۆ نەخۆشی زۆر باشێ هەر کەسێک بیخوا زەرەر ناکە ئەم کاڵەکە قازانجیەیە ئەم کاڵەکە لە گرای فرۆشین جادەی مەریوان سنەیە لە جادەی مەریوان سنە بە ناوەیە کاڵک زەکریان لەگرا چونکە هەر ئێمەین هیچ شوێنێتر نییە لەگرا ئێمە خۆمان لەگرا گشتمان نەیفرۆشین ئەڵان نزگەی 30-40 کەپرەوین لەگرا ئەم کاڵک زەکریانە ئەوەڵ بەهارەی وەشێن هەیە هەر ئەوەڵ بەهار هەیە 15 هەیە 20 هەیە بارانە و بڕانی وەشێنێ کاڵەکە هەر وەختە بیوەشێنی سەوزە یەک باران لێیدا دەسەکەین بە پاچەکۆڵە برسیەوەوانە برچواری دەسەکا بە کاڵک ئەگەی ئیشەڵا لە 19 و 20وانەوە کاڵک پێ دەست پێیەکە ئیتر خەڵکی جاوایەنێتە ئەم سەرجادە ئەیفرۆشێ لە سەرجادەی مەریوان سنە ئیتر لەگرا کار و کاسبیێمە هەرم کاڵەکی شەسا هیچ شغڵێکمان نییە بازارشماکەمەوە متەسمان جادەکەوتە سەولاوە بازار ئێمە کەمەوە بووەسەوە ئەوای زەکریانی ئەکسەرەتی خەریکەم کارە نای لە 100% داقل 50% 60% خەریکەم کارە سای شغڵێ هەرەمەیە هیچ کارێکمان نییە بەندە ڕامیارێ سارمینەژادێکە لە فعالگەلێ فەرهەنگی و ئەهالیە شارستانی سەوڵاوە بە تایبەت شارێ سەوڵاوە خوب شارستانی سەوڵاوە بە تایبەت منتەقەیە شامیان یەکێ لەو شارستانە گەلەسە کە پتانسیلێکی زۆر باشی هەیە بۆ بەحسی کشت و کاڵ و کشاوەرزی ئیسە بگەڕینەوە بۆ ئەوایی زەکریان کە هاین لێنا و قەرارمان کردووە با تۆژە بە ئابوهەوایە کە هەستی شەرایەتێ کەسی وە زەویگەلێکە هەست لە ناوم ئەوایە شەرایەتێکی فەرام کرە بۆ بەحسی کشت و کاڵ وە مێوەیەکی زۆر بەتام بە ناوی کاڵک کاڵکی زەکریان ساڵهایە ساڵەکە لەم ئەوایە کشتە بێت و دەنگی داسۆ لە ناوچەکەمانە تایبەتمەندی گەلێکە کاڵک زەکریان هەسی ئەتوانین بە چەند نوع شارە بکەین بە ناو کاڵێکی شەمامەک و کاڵێکی ڕوش کە خۆیان ناویە بن وە یەکسری کاڵەگەلێک تر کە لە ناو ئەم زەویگەلێ زەکریان کشتە بێت وە تاموبوونێکی زۆر جیاوازی هەیە نسبەت بە کاڵەگەلێکە لە ئەوایەکانی تر وەکو شارەگەلێت تر کشتە بکرێت و هەر ساڵە لە وەرزی ئەوایە لێ وەرزێ پوشپەڕ ئەم بەرداشتی ئەم کاڵەکە دەست پێکات وە تا ئەواخرێ وەرزی گەلاوێش ئەدامەی هەیە منتەقەیە زەکریان و ئەهالیە ئەم ئاوایە باتۆژە و کە وتمان باتۆژە بە پێتانسیلێک وە شەرایەتێ خاسێکە زەویلگەلێ ئەم ئاوایە هەسی ئەکسەریان ڕوویان کردوەسە ئەم کارەوە کشتێ کاڵەکێ زەکریان کە بە کاڵەکێ زەکریان ناسراوەوە لە هەر کوێنێکە ئێمە بەحسێ کاڵەکێ زەکریان بێت یاوەکو کاڵک بێت و فەورەن ئشارەکەن بە کاڵەکێ زەکریان وە شکر بۆ خوا بوەسە منبع دەرامەدێک بۆ ئاهالیە منتەقەیە زەکریان و ئەکسەرێ ماڵەکان بەم کارە توانیانە ڕسق و ڕۆزی خۆیان دەربێنن
نکتەیەکی زۆر باش کە ئەبێت ئەشارەی پێ بکەین لە سەبارەت بە کاڵەکی زەکریان ئەوەیە کە ئەسڵەن نە ئاوی پێدرێت نە کودێ شیمیایی پێدرێت وە هیچ گونە مەوادێکی شیمیایی وە سەرعەتی ئەزافە ناکرێت وە با تۆژە بەکە وتمان زەویلگەلێکە هەز لە منتەقا خۆی بەرهەم دێت و ئەم تۆمە سەوزە بێت و بەرهەم دێت و ئەم مێوە تێتە سەمەر وە شکر بۆ خوا تەواو دەنگی داسۆ لە ناو منتەقا. من شالای شەریفی خەڵکی ئاوایی زەکریانم. ئاوایی زەکریانە لە بین سەوڵاوە و مەریوانە، بەڵام لەسەر بەخش سەوڵاوایە بە منتەقەی هەورامانی ژێر نزیکا بەسەر جادەی هەورامانیشو. ئەوە ئاگام لێ بێت و بیستمە بەدەم باوکم و ڕیشتەرمەکان زەکریان و وتیانە ئەوەڵجار لە مەکەومەینەوە هاتێ گەیسە دەست پیاوێ لە زەکریان ئەیما مەحمەولی بووێ خۆ عافیکا گەیسە دەست ئەو ئیتر ئاوا پەخشۆ بەسۆ بەسەر ئەم دیاتانە، بەڵام بە زۆری لە زەکریان ئەم کاڵەکە بەدەزیێت و کاڵێکی جوانێ. ێژم ئەوەڵجار تۆمەکەی وتیان لە مەکەومەینە پیاوێ هاوردێسۆ چوە بۆ حەج، هاوردێسەوە گەیانیێسە زەکریان دەست ئەو پیاوێ، ئەو پیاویشەی تر ئاوا ئەوەڵجار وەشانیە سیسۆز بووە کاڵەکەکەی جوان بووە دەرچووە، ئیتر ئاوا پەخشۆ بەسۆ بەسەر ئەم منتەقەی خۆمانە و بەڵام بە زۆری لە زەکریانە جوان بەدەزیە کاڵەکەکەی، چونکە عەرزەکەی زەکریان زۆر جوانە بۆ کاڵک. دووسێ نوع کاڵەکی دێ ئەوە ڕوشەیە و قەرەیە و دووسێ ڕەنگ کاڵک بەرهەمیێت لەو تۆمێ. خەڵکی زەکریان وەڵایی بە زۆری سەرقاڵن بەم بە هاوینە بەم کاڵەکەەوە. مێوە ترێشمان هەیە ویتر ئاوا ئەویشە هەیە، چونکە ئەم کاڵەکیشە کاڵکیەکە هیچ مەوادێکی پێ نادەن، نەکوتی پێدەن و نەحیچە و بۆ هەموو نەخۆشینێکیش باشە، هیچ زەرەرێکی نییە بۆ هیچێک. هەر من بیرم بێت و ئاوزا بێتم هاتین لەنا ئەم زەویە حازریە وەخت وا بگوت دە ڕۆژ 12 ڕۆژ پاچەکۆڵی کاڵکمان کردووە، حتا ئیسە بیرم بێ من هین بووین پاچەکۆڵەمان کردەوە کاڵکمان بەدەست زاوردە و ئاوایتر های ناو کاڵە کوشتە هەچی ساڵە. کاڵک من باوکم فەرمووی یەسی لە وەخت خۆی عانێ کاڵکم وەشانێ ئەشێ دەوە نەپشتوکێت، دەوە نەپشتوکێت ئیتر لەو ئانا ئەکە گەرەکێسیینکە ئیتر لەو ئاناشێ تۆمەکەی داکە ئیتر جوانتر کاڵەکەکە بەدەزیێت. وڵای کاڵەکەکە من هەکە بزانم ئێمە تەجرەبەمان بێت هەمیشە 22 ڕۆژ 25 ڕۆژ هاوین ئیتر ئاوا ئێنە سەر جادە گەرمەی پێگەی هاوین بڕوات 25 ئەتر ها بە دۆرە زیاتر ناڕۆت، ئیتر گەرمەیە سیوێن لەسەر جاداوە کەپرەکەن ئەم ناڵانە و ئیتراوە خۆیان مەشغوڵ کردە پیا خۆ هە دەرامەدێ وایشینیە پۆڵ ناکات و ئیتر ئەم کاڵەکە ئالەم زەوی ڕەخا دایەکەن بەبێ هیچێ، بەبێ ئاو، بەبێ مەواد، بەبێ کووتێ، بەبێ شیمیاییەک هیچ شتێک. ئاو کاڵەکە جوانە ئاها ئاوەسەر لە بەرچاو خۆتاخۆ ئەرە وەڵایتر بە ناوبانگەکتر لە هەرکوێ مەسەڵەن کاڵک تری شەفرۆشن ئێژنەمە کاڵەکەکەی زەکریانێ بە ناوبانگە کاڵەکەکەی ئەڵێ دەی وەڵایتر ئێمە ئیسا گەر وەختمان بێت و بۆمان کردە حەزەکەین بڕۆین بۆ ماڵە خزم وچێت ئەم کاڵەکە بە دیاری بین لێل خۆمانە بۆیان، چونکە کاڵەکێکە جوان و ئیتر ئەیبین لێل خۆمانە بە دیاری ئێژین بە قەوم و خزمشتیش بێن بۆ گرابێن بۆ سەر هینەکەمان باخەکەمان بێن بۆ بۆ کاڵە خواردن و بەش خۆتان کاڵک بووەنەوە هەچکە مەلی بێ وەچکەش مەلی بێتر نایەت. کاڵەکەکانیشی تر ئاواسە بەخوا حەد دانەیەکیان تامیەکە دات. ئێستا ئەو کاڵەکەەوە چەند دانە ئاوەسەوی لایەما لەوانەیە لەتیکەم هەر یەکێکیان تامێ بدە، تاریکێ تام خۆشی جیاوازە کاڵەکەکان لەو دەیما تۆ لەتیەکەی جامەڵێ ئەوها لەناو ئەو کاڵەکە. شادمان شەریفی خەڵکی ئاوایی زەکریانم، دانیشتووی گوندی بێکەڕە دراوسەی گوندی زەکریانە. سەبارەت بە هەڵکەوتەی جوگرافیایی زەکریان، گوندی زەکریان
سێڕیانێکە لە نێوان ناوچەکانی شامیان مەریوان و هەروە هەوراماندا. هەڵکەوتێ جوگرافیاکەی وها هەڵکەوتووە کە پێڵێن سێڕیانێک بووە لەو کاتەدا. سەبارەت بە ژمارەی دانیشتوانی گوندی زەکریانیش بە پێی کۆتا ئامار 52 خێزانی لێ ئێستا. زۆربەی دانیشتووەکە زۆربەی خەڵکی زەکریان ئێستا دانیشتووی ئاوایی بێکەڕن کەوا سەبارەت بە بێکەڕێش ئەرزم کردن کە لە تەنیشتی زەکریانە نزیکە و اینجا زۆربەی خەڵکی زەکریانیش بە کاروباری کەشاوەرزی و زەراعی و ئەمانەوە سەرقاڵن کە بە تایبەت لە وەرزی هاویندا هەر هەمویان بڵێن زۆربیان خەریکی کاروباری ئەم کاڵەکەن کە ئێستا وەک خۆتان نەبینینەمە ئێستا لە زەوی کاڵەکین و اینجا تقریبان گەنجەکانمان زۆربەی لاوەکانیش کە سەرقاڵ بن بە ئیشوکاری ترۆ ئەوان زۆربیان سەرقاڵی ئیشوکاری کەشاوەرزی دەبن. ئێستا بۆ نمونە هەر لە سەر جادەی کۆنی سنەمەریواندا ئەگەر تەشریف بێنن زۆربەی لاو گەنجەکانمان بە فرۆشتنی کاڵک و سەرقاڵن و ئێستا لێرە وەکو کەوانەیەک وەکو پەرانتزێک پێشنیارێکمان هەیە بۆ بەڕێوەبەرایەتی زەراعە یاخود جادی کەشاوەرزی کە ئینشەڵا بتوان بازاڕێک بکەنەوە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی زەکریان بەتایبەت ئەو بەرهەمی کاڵەکە کە کاڵکی زەکریان وەک خۆتان پێشتریش بیستوتانە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لە چاو کاڵەکەەکانی دیکە. تایبەتمەندیە جیاوازیەکەی کاڵکی زەکریانیش ئەوەیە لە چاو کاڵەکانی دیکە ئەم کاڵەکە بەراو نییە بەڵکو دەیمە موادی کیمیایی پێنادرێت و اینجا هەر کاڵێکێک و تامێکیشی هەیە کە ئەمە تایبەتمەندی کاڵکی زەکریانیشە. کێشەی سەرەکی ئەم ئیشوکارەی کەشاوەرزیە بە کاڵەکە لە ئێستادا بەڕاستی ساختکردنەوەکەیەتی یاخود فرۆشتنەکەی کە بەداخەوە بەهۆی ئەوەی کەوا ڕێگەی سەرەکی مەریوان سنە کەوتووەتە نێوان کەوتووەتە گاڕان ئێستا بەداخەوە ساختکردنەوەکەی زۆر بووەتە کێشە بۆ خەڵکی زەکریان و فرۆشی زۆر کەم بووە بە جۆرێک کە ئێستا ڕەنگە بڕۆین پرسیار بکەین لە کاڵک فرۆشەکان لە سەرجادەکە کاڵک فرۆشمان هەیە لە ڕۆژێکە 5 کیلۆ 6 کیلۆ دەفرۆشێت کە ئەمە بەڕاستی ئەمە جێگەی داخە.